بەردەوامی ئەو هێرشە موشکیانەی دژی ئەمریکەکان لە عێراق ئەنجام دەدرێن بە تەواوی ئەمریکای نیگەران کردووە لە کاردانەوەی کۆتا هێرشیشدا کە دژی سەربازگەی عین ئەسەد ئەنجام درا پەنتاگۆن بەکارهێنانی هێز بۆ ڕووبەڕووبوونەوەی هەرشەکان بە دوور نازانێ. جۆن کێربی وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا دەڵێ ئێستا هاوبەشەکانیان لە عێراق لێکۆڵینەوە دەکەن لەو هێرشەی کا لە ڕێی دەموشکەوە کرایە سەر سەربازگەی عین ئەسەد لە ئەنبار. دوای کۆتای هاتنی لێکۆڵینەوەکانیش ئەمریکا بڕیار دەدا هێرشەکە پێویست بە وەڵامدانەوە دەکایە خودنا. ئەو دەڵێت هێرشەکە پێشهاتێکی نیگەرانکەرە هەر کاتێک پێویست بکە لە عێراق هێز بەکاردێنن بۆ ڕووبەڕووبوونەوەی هەڕەشەکان. ئەم پێشاتە نیگەرانکەرە هیچ گومانی تێدا نییە ئێمە چاڕوان دەکەین لێکۆڵینەوەکانی لایەنی عێراقی لەسەر هێرشەکە کۆتایی بێت با بزانین لێکۆڵینەوەکان دەمانگەێن نەکوێ بۆیە ئەگەر پێویست بکات وەڵامی پێویستمان دەبێت هەر ئەوەش دەکەین. لەگەڵ ئەنجامدانی هەر هێرشێکدا دژی هێزەکانی ئەمریکا لە عێراق ڕاستەوخۆ پەنجەی تۆمەت بۆ ئێران ڕادەکێشرێ. لە وەڵامی ئەو تۆمەتانشدا سەعید خەتیبزادە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕەتی کردەوە وڵاتەکەی هیچ پەیوەندیەکی بە هێرشەکەی عین ئەسەدەوە هەبێ بە دووریشی نەزانی ئیسرائیل ئەنجامدەری ئەو هێرشە و هێرشەکانی تریش بێ کە لە عێراق دژی ئەمریکیەکان ئەنجام دەدرێن بۆ ئامانجەی پشێوی و ئاڵۆزی لە عێراق دروستکە. هەر لەسەر ئەو هێرشەی عین ئەسەد نەتەوەی گرتوەکان هاتۆتە دەنگ و وتەبێژی ئەنتۆنیۆ گۆتەرێز سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکانیش داوای کردووە هەموو لایەنەکان دان بەخۆدا بگرن بۆ کەمکردنەوەی ئاڵۆزەکان بە شێوەیەکی گشتیش نیگەرانی دەربڕیوە لە ڕەوشی ناجێگیری ناوچەکە.